کابرایەک ئەگا بە تەلەبەیەکی سەحابەکان بە تەلەبەیەک لە قوتابخانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبراهیمی کوڕی ئەدهەم مەشهورە، یەکێکە لە پیاوچاکان، ئەگا پێ ئەڵێ کابرایەکی جوولەکە مسلمانیش نا جوولەکەیەکە لە وڵاتی ئیسلامە ئەژێ سەگێک یا بەدەسەوە و ڕەشمەیەک سەگەکەی گرتووە کە ئیبراهیمیش دای بە قەیا ئیتر هیچی نەوت، چونکە ئەمە کابرا یەهودیە و ئەمانە ئەم لای گرت لە تووتکەکە ئەم لای گرت جا ئەم لە جیاتی ئەوەی کەوا بە ئەدەبەوە تەعاملی لەگەڵا بکا کە ئەوە نەخۆیشی دوورۆ گرتەوە، وتی ئیبراهیم باشە کلکی سەگەکەی من پاکە یا ڕیشی تۆ. لا حول ولا قوة إلا بالله. بەڵام وەڵامی ئیبراهیم چی ئەبێ؟ ئەفەرمێ ئەگەر ڕیشەکەی من بەهەشتی بێ، یعنی ئەگەر ڕیشەکەی من بڕاتە بەهەشتەوە و بەهەشتی بێ ئەوە بە تەئکید ڕیشەکەی من لەوە پاکترە، بەڵام ئەگەر ڕیشەکەی من جەهەنمی بێ بەڵێ کلکی سەگەکەی تۆ لە ڕیشی من پاکترە. یا سبحان الله. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء